ئەمانەوەیە تایبەت بە هۆکارەکانی هێرشکردنە سەر ژێرخانی وزەی کوردستان قسە بکەین لەگەڵ میوانێکمان کە هۆشنگ باوانی شۆڕەکاری تایبەتی کوردستان 24 و ئەسا لە ستۆدیۆ لەگەڵ منە گفتوگویەکی چڕ لەبارەی ئەم بابەتەوەکەین. کاک هۆشنگ سپاس دەکەین کە ئامادەی لەگەڵمان. کۆرمۆر تەنها کەڵگەیەکی غازە یان واتایەکی تر بۆ کوردستانەکە؟ بەڵێ، سپاس بۆ ئەو فرسەتە جارێکی تر لە ڕووداوێکی ناخۆش بە یەک گەیشتین و بۆ لێکدانەوەی کە کاریگەری لەسەر ئاستی ژیان و گوزەرانی تەواوی هەرێم و لەسەر عێراقیش هەیە بەداخەوە، زۆر بەداخەوە. نەخێر، کۆرمۆر وەکو چێلگەیەک وەکو بابەتێکی پیشەسازی یاخود وەکو بابەتێکی سیاسەتی وزە ئەگەر لەو مەنتوقە بە تەنیا سەیری بکەین هەر ئیتر ئەوەیە کە بەرهەمهێنەری غاز و بەرهەمهێنەری وزەیە بۆ هەرێم. بەڵام چەمکێکی تری سیاسی زۆر قوڵی لە پشتە. چەمکی ئەوەیە کە لە ڕێگای کۆرمۆرەوە لە ڕێگای پلان و بەرنامەکاری حکوومەتەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نۆ توانرا لە ڕێگای داهات و بەرهەمی ئەم چێلگەیە کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی گەورەترین پرۆژەی ڕووناکردنەوەی هەرێم سەر تاسەری هەرێم کە لە 6 ملیۆن کەس زیاتر لە 4 ملیۆن کەس سوودیان لەو ڕووناچی وەردەگرت. ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە، پێویستی هەڵوەستەیەکی گرنگە لەسەر ڕابوەستی، پێویستە هەڵوێست وەربگرن، پێویستە بزانین ئەم جاراوەکو جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی پێکرد ناکرێتەوە تاوانباران بە کەفالەت ئازاد بکەین. خۆی ئازادکردنی تاوانباران بە کەفالەت تاوانە، یەکێکە لە تاوانەکان. باشە، کاتە ئامانجی جەوهەری ئەم هێرشە چی؟ بەڵێ، لێدانی سەروەری هەرێمە، لێدانی دەستکەوتەکانی کابینەی نوێمە، لێدانی ئەو پێشکەوتنە ڕۆژانەی ینی چاویان هەڵنایە بەوەی کە ڕۆژانە دەبینن هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان سەرباری چەندین قەیران، سەرباری ڕێگری ئالنگاری زۆر سەخت و دژوار توانێتی بەردەوامی بە ڕەوڕەوەی پێشکەوتنی تەکنۆلۆجیا بدە. دوێنێ سەرۆکی حکوومەت کارگەیەکی مۆبایل، کارگەر مۆبایل کەم نییە، منافەسەیەکی گەورەی جیهانی هەیە لەسەر دروستکردنی تەکنۆلۆجیای ئەجهزە ئەلکترۆنیەکان. ئێمە ئێستا بووین بەخان. من پێشبینی ئەوەکەم ئەگەر ئەوانەی ئەو لایەنانەیە کە لە پشت ئەو بابەتەن شتی گەورەتریشمان بەرامبەر ڕابوەست، کارەساتی گەورەتریشمان بەسەر بێن ئەگەر ڕێگەگریان لێ نەکەین لە ڕووی یاسایی، لە ڕووی یاسایی نێودەوڵەتی، لە ڕێگای هاوپەیمانان، لە ڕێگای دەستوری عێراقەوە. کەواتە ئەبێت چی بکرێت؟ ئەمە نە یەکەم هێرش بوو، نە پێشەچێت دوامین هێرش بێت. پێتان وایە ئەبێ هەڵوێست ئێستا چی بێت؟ سومانخان ناکرێ بە ڕوونتر قسە بکەم، یا بڵین تاکەی بەردەوام ئەبێت هێرشان. ئەزانی با تۆزێک ڕوونتر قسە بکەم بۆ ئەوەی بزانم قسەکانم گوتەکانم بەرەو چێن. ئێمە لە هەرێمێکی دیموکراتی دادەژین، هەڵبژاردن دەکرێت، حکوومەت تشکیل دەکرێت، دەستا و دەستەکردنی دەسەڵات دەکرێت، حزب هەیە کورسی کەم دەکا، حزب هەیە کورسی زیاد دەکا. بەڵام بەڕاستی ناکرێت شکستە سیاسیەکانی لایەنێک لە هەڵبژاردن بی، لە پێشکەوتن بی، لە ئیدارەی حکوومەت بی، ببێتە ئەگەرێک، ببێتە پاسایەک بۆ ئەوی تۆ کارتی فشار، یعنی سەرمایە بەشەریەکانی مرۆڤ، داهاتەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان وەکو کارتی فشار بکەن. شتێکی زۆر زۆر ترسناکە ئەم بابەتە. بۆیە پێویستە، جەناب دەڵێت پێویستە چ بڵێ؟ پێویستە بەڕاستی پێویستە ئێمە وەک سیاسەتی وزە تەماشای ئەو بابەتە بکەین. یعنی پێویستە ئێمە وابی بکەینەوە کە ئەوە ئاسایشی وزەی نەتەوەییە، نەک مولکی کەسێک، لایەنێک، حزبێک، حکوومەتێک. ئاسایشی نەتەوەیی وزەی نەتەوەییە، دەبێ بیپارێزین، مولکی کەس نییە. بۆیە بەڕێز سەرۆکی حکوومەت داوای ئەوەی دەکا کە یعنی تعبیرەکەی وابووە ئەڵێ ئێمە پێویستی بۆ پاراستنی ژێرخانی مەدەنی پێویستیمان بە ئامێری بەرگریە. ژێرخانی مەدەنی چییە؟ کاکۆشن دینە سەر ئەمە، بەڵام با ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم. گروپە لە یاسا دەرچۆکان چۆن جورئەتەن بەو شێوەیە جورئەتیان هەبێت کە هێرشێکی گەورە بکەن؟ 3000 مێگاوات کارەبای لە هەرێمی کوردستان کوژاندۆتەوە، 1500 مێگاواتیشی لە عێراق کوژاندۆتەوە. چۆن ئەو جورئەتیان؟ کارەساتە،
بەڕاستی کارس بەڵێ شەڕی میلیشیات شەڕی ئەو هێزەی کە لە دەرەوەی یاسان و لە دەرەوەی دەسەڵاتن ئەوکو ئینگلیزیەکان پێیان دەڵێن ئاوت ئۆف لۆ لە دەرەوەی دەسەڵاتن ئەوانە شەڕی ئەوانە شەڕێکی سەختە ئەوانە تەنیانین ئەوانە وەنیە بە بڵێ تەشکیلەیەکی سەربازی مەبەستت چییە کەلتەنیانی ئێستا تاکید ڕوون دەکەم تەنیانین مەبەستن چییە مەبەستم ئەوەی خەوان تەشکیلەیەکی سەربازی چەکداری ئاوا هاکەزاینین بەڵکو ئەک بێگومانم هێزی سیاسیان لە پشتە لایەنگری ئەقلیمیان لە پشتە بێگومانم تەرکیزیشیان لەسەر ئەوەیە چاویشیان لەسەر ئەوەی چۆن بتوانن ڕەوتی پێشکەوتنی هەرێمی کوردستان و ڕەوتی ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی لایەنە سیاسیەکان تێک بدەن بەرەو هەنگاڵ بەڵگەشم بۆ ئەوەی کە بەتەنیانین ژمارە ئەو کورسیانی ئەوزار لە پەرلەمانی عێراق ژمارەیەکی بەرچاوە هێزە میلیشیەکان ژمارەیەکە کە پێویستە تەرکیز پێویستە یعنی پێداچوونەوەی پێدا بکرێ وردبوونەوەی بکرێت شرۆڤەی بکرێت بۆچی هێزێکی سیاسی چەکداری با بڵێن وێرانکەر بتوانێت ئەم ژمارە کورسیە لە هەڵبژاردنێکی هەرێم عێراق بەدەست بێنی باش کاگۆشنگ دوای هێرشەکە لایەنە کوردستانیەکان ئەبێ ئەم هێرشە چۆن هەڵسەڵێنن وڵی پرسیارێک زۆر زۆر جوانە زۆر بەڕاستی خۆی ئەوش ئەگەر ڕاستی دەوێت ئێمە 3000 مێگاواتی کاربامان لەدەستداوە ئەوان 1200 یعنی دوو بەقەدەر ئەوان وەنیە یعنی شکست با بڵێن زەربەکە با بڵێن لێدانەکە بەر ئێمە کەوتووە زیاتر لە بەربەر ئەوان بکەوێت ئەوان ئەوەندە خۆشیان ئەوەندە گرنگی بەو بابەتە تەکنۆلۆجیا و پێشکەوتنانە ڕەنگە زۆر پێ ئێمە دەبێت چی بکەین یان لایەنە کوردستانیەکان دەبێت چی بکەن بەڕاستی من بەدووادا چوونم کرد و چاودێری کرد هەستم کرد تەنیا دوولایەن سەرکۆنی ئەو بابەتیان کردەوە زانم کۆمەڵی ئیسلامی و ڕەوتی هەڵوێز بوون ئەوانە سەرکۆنیان کردی نازەم بێدەنجی معنای چییە نازەم ئەگەر ئەتۆ لەسەر بابەتێکی ئاوا گرنگی ژیانی ملەتەکەت گەلەکەت بە جوابنەی قسە نەکەی هەڵوێز دەرنەبری سیرکردنت مانای چییە سەیری حادث دەکەی ئاگرەکەش مەکوژێنەوە کە دای دەگیرسێنی مەشی کوژێنەوە کاکە ئەو پیاوەتی چی دەکەی بەڕاستی یعنی ئێستا من ئەوە بیرەکەمەوە پێویستە کورد لەم قۆناغە حساسە ئێستادا کە ئێمە داداژین هەستیارە دانیشین بە یەکەوە هەموو لایەکمان بەرەو هەنگاوێکی هاوپەیمانی نیشتیمانی بڕۆین لەسەر استراتیجیە گرنگەکانی نەتەوەیی ڕێککەوین هەر هیچ نەبێت لەسەر ئەو پرسە و کێشانێک کە لەگەڵ ناوەند هەمانە با لەسەر ئەوە ڕێکەکە بەڵام با ژیانی خەڵکیش نەبەستینەوە بە میزاجی سیاسی بە عەقلێ یعنی ژیانی خەڵک گوزەرانی خەڵک ئاسوودەیی خەڵک کارتێکی فشار بێ ئێمە زیان دەکەین هەر نەک لە هەرێم وەکو ئاماژەت پێکرد لە عێراقیش کارەبا کوژێت ئەمە بەرژەوەندی کێتیایە هاوڵاتی بێکارەبا بێت تاریکی بەسەرادێ ئەم پرۆژەی ڕووناکیە کەس ببێتەوە بوەستێت بەڕاستی بەرژەوەندی چی بەرژەوەندی ئەوانەیە کە دژی فیدرالیەتن دژی ئەوەن عێراقێکی ئاسوودێ دژی سەروەری هەرێمن دژی سەروەری بەرژەوەندی ئەوان دێ بەرژەوەند بزانە سۆوانخە باش تێشکە باس بکەم یعنی ڕووداوەکان لە یەکتر نزیکن بە یەکترەوە بەستراویشن ئەمڕۆ دوێنێ شەو سعات دەوری 11 ڕووداوێکی واقەومە لەناو ئەجندای بەرنامە سیاسیەکانی ئەو منتیقی ئەوە بە کە بڕیارە لە هەفتەی داهاتوو جێگیری وەزیری ئەمریکا بۆ کاروباری کارجێڕی سەردانی چوار پایتەختی گرنگ بکات تورکیا هەولێر بەغدا قودس ئەوە حدەسێکی مێژووی تاریخی پێویستە کەواتە لە بڕیارەکە بەو شێوەیەکە لە 27 مانگە ئەو سەردانە دەست پێ بکە ینی لەمڕۆ دەست پێ بکە لەم ڕۆژەوە بینین لە هەر ئەم شەوە ئەو هێرشە کراوەتە سەری لە پەیامەکەی سەرۆک وەزیرانی حکوومەت هەرێمی کوردستانیش ئاماژە بەوە دەکات کە داوا لە هاوپەیمانان و هەروەها ئەمریکاش دەکرێت کە یارمەتی هەرێمی کوردستان بدەن بۆ ئامێرانەی کە بەرگری هەرێمی کوردستان دابین بکات ئەم کۆمنتانە سەر ئەمە چییە؟ باسم کرد وتم ئەو جەنابی سەرۆک حکوومەت دەستەواژەیەکی زۆر جوانی بەکارهێنا باسیەکە پاراستنی ژێرخانی مەدەنی ئەخر ژێرخانی مەدەنی زۆر پەلوپۆیە زۆر بەستراوە بە ئاسوودەیی مرۆڤ بەسترایە بە پێشکەوتنی هاوڵاتیان بەستراوە
گەشت و گوزار یعنی ئەو ئاساژی کە حەزارەت کە شارستانیەتی لێ دروستەبی پێویستە بپارێزرێ کارەبایەک لەو ئەوانەیە یەک لەو ژێرخانە مەدەنیانەیە کە پێویستە بپارێزین بۆیە کە داوا لە چەند جارەبوونەوەی ئەو ڕووداوە سۆڤان خان چەند جارەبوونەوەی ئەو ڕووداوە ئەگەرێکە چار ناچارە دەبێت داوای ئەوە بکەین کە دژە دڕون یا ئەو ئامێرانەی بۆ بەرگریکردن لە سەروەریەکانی شارستانیەت لە سەروەریەکانی ژێرخانی مەدەنی بەدەست بێخین چونکە چارەمان نییە گوناحەکە ئێمە ئێستا لە ڕۆژێکی وەک ئەوڕۆ لە سەردەمێکی ئەوڕۆ کە بەرەو هەنگاوی گرنگ دەین تۆ دووچارێ ئەو بیلا تاریکی دابژی باش دوێنێ شەو شانەی ئەمنی عێراق ڕاگەنراوێکیدا کە گوتی ئەمە هێرشێکی تیرۆریستە کاتێ ئەبێت چاوەڕوانی چی لە عێراق بکەین جوانە من وەکەم خوێندەوە ڕاگەاندراوەکە من بەش بە حالی خۆم بە ڕاگەان ناوێکی زۆر لاواز دەیبینم مستەلاحی شتێدا بوو ئەڵێ لە ڕێگەی درۆنی نەناسراوە یعنی حبر على الورقة من تەسەورەکەم ئەوە وەکو با بڵێن کلیشەیەکە لەگەر هەر ڕووداوێکی تیرۆریستی لەگەر هەر کارەساتیرۆ ئیتر ئەو کلیشەیە پڕەکەینەوە و بەداسنەوە دەبێت تاوان باران یەک شتی تێدا بوو درۆنی نەناسراو ئەخر درۆن ناسراوکەی دەستەواژەیەکی سەربازی وازحە درۆن ئەکە دەکەوتە خوارەوە بڕۆ ژمارەکانی کۆدەکانی هەمووی لەسەر دیارە لە کوێ دروستکراوە خۆ درۆن چەکێکی سەردەمیانە ئێستا دروست بووە ئەو سەردەمە شەڕی پێ دەکرێت شەڕێکی یعنی وا بڵێن فەوری شەڕێکی بەپەلەی پێ دەکرێت سەری بێت درۆنی نەناسراو نییە خۆشاردنەوەیە لەوە دوای بەڵگەی تریش باز بکەم هەموو جار لیژنەی لێ کۆڵێنەوە پێ مەبەست بۆ پرسیار لە بەڕێزت بکەم چەند جارێکم ڕووداوانە ڕوویداوە هەر لیژنە نەک ئەنجامەکەی ڕانە بە دوچوونیشەکەن بەحساب دواتر ئەنجامەکەی چییە بێ بەڕاستی شەرمەزاریە بۆ ئەو لیژنە لێ کۆڵینەوانەی کە لێ کۆڵینەوە لەو بابەتەکەن ئەو دەسەڵاتەی کە بەرپرسە لە بابەتی لێ کۆڵینەوە بەرپرسە لەو ماوەتە شەرمەزاریە کە نەتوانێت بڵێ ئەمە هی ئەم کارەساتە بەدەستی ئەمەوە کراوە لەژێر سێبەر و تەوجیهات و ڕێنمایی ئەم جێتە کراوە پێویستە دادگا بکرێت بەڕاستی من مەفروزە ئێستا ئێمە ئیدانەی ئەو ئیدانەیە بکەین بەڕاستی تۆ هەموو جارێ تاقیق دەکەی نە ئەنجامی تاقیقەت ڕادەگەینی نەلایەنە بەرپرسیار و تاوانبارەکە دەگەین نە ئیجراعاتە یاساییەکەش دەکەی بۆیە من دووبارە دەکەمەوە وەڵڵا ئازادکردنی تاوانباران تاوانە باش کە عێراق تا ئێستا هیچ ناکە هاوبەشەکانمان هیچ ئامێرێکمان نادەنێ هەرێمی کوردستان ئەبێت چی بکا بۆ بەرگریکردن لە خۆ بەڵێ یەکگرتنی کورد زۆر گرنگە بەڕاستی یەک دەنجی کۆدەنجی یەک ڕەنجی یەک هەڵوێستی لە هەندێک بابەتی استراتیجی بیرکردنەوە بەرەو ئایندەیەکی نوێ وازهێنان لەو بیر و بۆ چوونە کۆنانەی کە مێژوویەکی دژوار و خوێناوی بۆ کورد دروست کردو واز بین لەو شتانە وازبینان لەو شتانە زۆر گرنگە دەبێ ئێمە دائیمەن لاپەڕەی نوێ هەنگاوی نوێ شتی نوێ دەست پێ بکەین ڕاستی نابێ لە سەروەریەکانی گەلی خۆمان تەنازل لە سەروەریەکانی ملەتی خۆمان بکەین نابێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە چۆن ئەگەر شتێک بڕوخێنی ماناوەیە تۆ دەستکەوتێک بدەیت یعنی بینایەتێک لەو وڵاتە لەو هەرێمە بڕوخێنی مانای بۆ تۆ دەستکەوتە نابێ ئەوها بیر بکەیەوە تێکدان دەستکەوت نییە دانەمە پێک هەوڵدان بۆ پێک نەهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان قەت دەستکەوت نییە قەتیش نابێتە دەستکەوت بە ئەوە بیر نەکەنەوە بە قەتنەوە ئەم تەمەنی ئەم ڕووداوانش من پێم وایە بەرەو کورتی دەڕوا یعنی هەیە ڕێگا چارەسەری ڕەنگە ڕێگا چارەسەری شاراوە هابێ بۆ ئەوی بتوانین چارەسەری ئەو بابەتە بکەین باشە کاک هۆشنگ باکۆتە پرسیار لە جەناب بکەم بە 250 ملیۆن دۆلار ئەمریکا پشکی هەبوو لاوە بەرهێنانە نوێەکەی کۆرمۆر پێت وایە هەڵوێستێکی جددیتریان هەبێ ئەم جارە دەبێ تەسەورەکەم ئەو جارە ئەوراقی ئەو جارە یا با بڵێن پەروەندە فایلی ئەم حەدەسەی ئەو جارێ کۆرمۆر فایلێکی واسووک و ئاسان نابێ یعنی وا بە هەڕەمەکی دەرباز نابێت لێکۆڵینەوەکەی زۆر ئەو جارەی ئەگەر خۆیان بەجددی بێنە ناو پرۆسەی لێکۆڵینەوەکە بێگومانم ناتوانن یعنی بێدەنگ نابن لەسەر ئەو کارەساتە چونکە ئەوان بە چاوی خۆیان پرۆژێ ڕووناچی هەرێمی کوردستان بینی ئەوان دیتیان
ینی با بڵین هاوپەیمانان ئەمریکیەکان ئیماراتیەکان با بڵین کە ئەوانیش وەبەرهێنەر لەوێ دەکەن داناگاز کە بەڕێن ئەوانە هەمویان دەبێت شەریک بن لەو لێکۆڵینەوەیە دەبێ ڕازگۆیانش بێن ڕازگۆیانش بابەتەکان ڕوو بەڕووی جەماوەر و ڕوو بەڕووی لایەنەکان قسە بکەن. بەڵێ ئێمە سپاسی بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24کەین شرۆڤەکانت سپاس کە زۆر ڕوون و وازەح بوون بۆ هاوڵاتیان و بینەران دەستەکانت خۆش.